چای شنگاله وێبرتنا چای شنگاله وێبرتنا ساعت هەشتێ سبەهێ دۆرە هێزی دیابان کوچک بابا گەرسەر و بنا خۆدێ هەتا دنیا هەیە بلا هێزیری پاشی هێز بە حەجی وێن مری وێ سەرژی کری وێ ڕەمی کری بلا باشی پاشی هەمووکە بلا بژین چای شنگالێ نەوەتەنێ منە خودي مزي مربانا ما تركا جهو وطن داي جهو وطني بحساب شيرينا أولو دين بشيرين بحسابين بري ما كتديرو دولتا دسي ما هم شيخ خطو هم زنتا روكس خد بينن ونمالو مال بابس خد بينن نمسرو شريكا كي خد بينن همو چون كان نديرو دولتا دووری لە وڵات و زێدی بابوو باپیران زۆر جار مرۆڤ ناچاری گریانێکی پڕ هەنسک دەکات. خۆتە دەزیدیات هەکەڕەمی کرین و کەراسەجی کرین ئەم ئافرەتە ڕەنگە تەنیا بە گێڕانەوەی ئەو ڕووداوانەی بەسەری هاتوون بەلاوانەوە بتوانێ تۆزێک دڵنەوایی خۆی بکاتەوە. خدا وزیدیت غریبه لەمێز غریبێ غریبیا ئەمە یەکێکە لەو سەدان ئافرەتە کوردە ئێزیدیانەی نێوکامپی میدیات لە باکووری کوردستان کامپێک کە نزیکەی 600 کوردی ئێزیدی لە خۆ گرتووە شوێنێک کە ئەو کوردە ئێزیدیانە بۆ ماوەیەکی کاتی ڕویان تێکرد بەڵام چەندان منداڵ تێیدا بۆ یەکەم جار چاویان بە دنیا هەڵهێنا. وقتی فرمان المرابوی مچای شنگال علم ازدیا وقتی فرمان رابوی السيستم ها طباغ 2014 تدي فجأة عالم بزديا عالم بعضهم برف هاتن ام هاتن الريا سوريا را الجي سوريا رم هاتن ام كنا كردستان عراق دا والورا جاي قنديل رم هاتن فيدري لە کامپی میدیات بچووکترین کوردی ئێزیدی تەمەنی 3 مانگە و بە تەمەنترینیشیان 120 ساڵە هەر کەسێکیش مانگانە 85 لیرەی تورکی وەک موچە وەردەگرێت. هەر خێزانێکی نێو ئەم کامپەش خاوەن چادرێکی تایبەت بە خۆیەتی. کەمپی میدیات لە 1970 2013 دروست کراوە. سەرەتا تەنیا ئاوارە سووریەکانمان وەردەگرت. بەڵام دواتر لە مانگی هەشتی ساڵی ڕابردوو نزیکەی 3400 ئاوارەی ئێزدیشمان وەرگرت. بەڵام ئێستا ژمارەی ئاوارەکان گۆڕانیان بەسەرداتوە چونکە ژمارەیەکی زۆری ئاوارە ئێزدیەکان ئێرە جێدەهێڵن و بەرەو ئەوروپا دەڕۆن بەشێکیشیان دەگەڕێنەوە عێراق. هەر ئاوارەیەک کە بێتە لای ئێمە سەرەتا ناوی تۆمار دەکرێت دواتریش پەنجەمۆری لێوەردەگیرێت. اینجا کارتێکی تایبەتی بۆ دروست دەکرێت تاوەکو مانگانە بڕێکپاری بۆ دابین بکرێت. دواتریش بۆ هەر خێزانێک بەتانی و دۆڵاوی ساردکەرەوە و سۆپە و دۆشەک و چەند پێداویستێکی دیکەی ڕۆژانەیان پێدەدەین. لەو کامپەدا شوێنی خۆششتن و جلوبەرگ و قاپ و قاچاق شوشتن بۆ هەر چەند خێزانێک دانەیەکی هاوبەش هەیە. بۆیە باشترین کات بۆ کچانی کوردی ئێزیدی ئەو کامپا کە بتوانن دەردە دڵی خۆیان لای یەکدی بکەن و یادی ئەو کچانەی هاوڕێیان بکەنەوە کە کەوتنە دەستی داعش کاتی شوشتنی قاپ و قاچاغەکانە. زۆر کاتیش ئەو کچانە هیچیان نییە بۆ گوتن چونکە بەدیار ڕاپەڕاندنی کارەکانی ماڵەوەیان و سپیکردنەوەی مەنجاڵەکانی چێشت لێنان تەنیا بیر لە ژیانی ساڵانی ڕابردوویان دەکەنەوە. بخۆدێ متخوازن هەتا خوشک و داگەت مەل دەستێوان دەینا ئەم بە ناگەڕی کە ڕزگارکردن ژین بە ناگەڕی هەتا خوشک و داگەت مەل دەستێوان دەینەوەی دیسا فەرمانەکە و سابسەرێ مەینن هەجگاوا ئەو ڤەگێڕانە ماڵ و ڕزگارکردن ئەمێ ڤەگەڕی. بۆ پێشکەشکردنی فریاگوزاریە سەرەتاییەکان لە نێو ئەو کامپەدا نەخۆشخانەیەک هەیە بە ناوی نەخۆشخانەی سەهرە کە پزیشکێک و چەند پەرستارێک چارەسەری نەخۆشەکان دەکەن بەڵام بۆ نەخۆشیە درێژخایەنەکان و ئەنجامدانی نەشتەرگەری نەخۆشەکان دەنێردرێنە پارێزگای مێردین بۆ هەر نەخۆشێکیش دا و دەرمان و پشکنینە تەندروستیەکان بەبێ بەرامبەرن.
ئەم نەخۆشخانەیە 24 کاژێر کراوەیە. ئێمە لەگەڵ پەرستارەکان فریاگوزاری سەرەتایی پێشکەش بۆ نەخۆشانە دەکەین. ڕۆژانە نزیکەی 100 نەخۆش سەردانمان دەکەن بۆ وەرگرتنی چارەسەر. وا لەناو ئەو ژمارەیەشدا نزیکەی 30 نەخۆش پێویستیان بە فریاگوزاری خێرا هەیە. بەڵام تەنیا نزیکەی 5 نەخۆش ڕۆژانە دەنێرینە نەخۆشخانەکانی دەوڵەت لە مێردین. وا هەروەها بە بەراورد لەگەڵ نەخۆشخانەکانی کەمپەکانی دیکە ئەو ڕێژە نەخۆشە ژمارەیەکی کەمە. ئەمەش هۆکارەکەی بۆ ئەوە دەگەڕێتەوە کە ئاستی تەندروستی لە ناو کەمپ لە باشیدایە. Bu şekilde gidiyor. Gerek duyduğumuzda hastaları sevk ediyoruz. ئافرەتانی کوردی ئێزیدی نێو ئەم کامپە لەگەڵ ئەوەی لە ئاوارەی ژیان بەسەر دەبەن، بەڵام وەک دابوو نەریتی خۆیان لە دەرەوە نان و سەمون ناکڕن، بەڵکو بەر لەوەی ئاوارەی ئەو کامپە بن چۆن لە ماڵەوە خۆیان نانیان دروست دەکرد، لێرەش بە هەمان شێوە نانی خۆیان بەدەستی خۆیان دروستی دەکەن. شش ڕۆژە چادەمان 6 ڕۆژە ملچادەمان ئەم دو ڕۆژە برێڤەمان قبلەتێ هەتاف سووریایان پیا مەشە شەکالە لنگێ مەدە نەما وەختەم هەموو برێڤە مربانە شتیناش نێزە. کوردانی ئێزیدی نێو ئەم کامپە لە مانگی هەشتی ساڵی 2014ەوە لێرە نیشتەجێن بۆ دانەبڕان لە خوێندنیش. قوتابخانەیەک لە کامپەکەدا کراوەتەوە کە نزیکەی 100 قوتابی لەلایەن 20 مامۆستاوە وانەیان پێدەگوترێتەوە لە قۆناغا جیاوازەکانی خوێندن. مامۆستاکانیش کوردی ئێزیدی دانیشتووی نێو ئەو کامپەن، بەڵام حکوومەتی تورکیا بەرامبەر بە گوتنەوەی وانە بەو قوتابیانە مانگانە بڕی 150 دۆلاریان وەک موچەیەک پێدەبەخشێت لەو قوتابخانە بچکۆلێش خوێندن بە زمانی عەرەبیە لەسەر سیستەمی خوێندنی عێراق. ئەم قوتابخانەیە باوکاری یونیسێف و ڕێکخراوی مانگی سووری تورکیا کراوەتەوە بۆ قوتابی ئێزیدیانە، بەڵام بەداخەوە بۆی کۆچکردنەوە ژمارەی قوتابیەکانمان کەم دەبێتەوە، بەڵام ئێمە هەر بەردەوام دەبین لەسەر گوتنەوەی وانەکانی خۆمان. هەر قوتابێکیش کاتێک لێرە قۆناغێکی خوێندن دەبڕێت کە گەڕایەوە عێراق یاخود هەر وڵاتێکی دیکە دەتوانێت لە هەمان خۆناغ درێژە بە خوێندنی خۆی بدات. کوردانی ئێزیدی دوای بڕینی ڕێگایەکی زۆر و گیرسانەوەیان لەو کامپە لە باکووری کوردستان، ئێستا جارێکی دیکە ڕێگایان گرتۆتە بەر بۆ گەیشتن بە وڵاتانی ڕۆژاوە. ڕێگایەک دیار نییە وێستگەی داهاتویان کوێیە و کەی دەگەن. بەرپرسانی کامپەکەش دەڵێن ئێمە ناتوانین ڕێگریان بین. ئەم کۆچەش لە کاتێکدایە کە دوای ئازادکردنەوەی شنگال بەشێک لەو خێزانە کووردە ئێزیدیانە بەرەو ناوچە ئازادکراوەکانی خۆیان دەگەڕێنەوە. والله مدبي حكومة مركزي بأهل ما كردستان بأمان وضمان أمان وضمان وحقوق ما وما في ما وبارستنا ما بقى قال لك هذا فقري. لە کامپەکەدا منداڵان سەرقاڵی خۆشکردنی شوێنی یاریکردنی خۆیانن. ئەوان دەیانەوێ شوێنی یاریکردنیان لە شوێنی مانەوەیان خۆشتر بێت. یاریەک دیار نییە کێ براوە و کێ دۆڕاو دەبێت. لەگەڵ ئەوەی هیچ خێزانێکیش بەنیاز نییە بۆ هەتایە لەو کامپە بمێنێتەوە، بەڵام دایک و باوکەکان منداڵەکانیان بەردەوام دەنێرنە لای سەرتاش بۆ ئەوەی هەردەم بە جوانی و دڵخۆشی بیان بینن. دڵخۆشیەک کە تەنیا ئامانجی لە بیرکردنی ئەو نەهامەتیەیە کە لە ژیاندا بەسەریان هاتووە. ورب العالمين وبو وفقيني وبستريني وحكي ملتي محب السلام به خذي بستريني خيرا بشريه بزي لان لا قتل انساني الا بامر الله. بۆ ئەوەی ڕێگەی وڵاتانی ڕۆژاوا نەگرنەبەر، بەڵکو لە بڕی ئەوە بگەڕێنەوە ناوچە ئازادکراوەکانی خۆیان لە باشووری کوردستان. کوردانی ئێزیدی ئەو کامپە داواکارن کە حکوومەتی هەرێمی کوردستان و حکوومەتی بەغدا ناوچەکانیان بۆ ئاوەدان بکاتەوە و
ماڵەکانیشیان بۆ نۆژەم بکاتەوە تاکو ئەوانیش جارێکی دیکە لە دەرگای نیشتیمانەوە بگەڕێنەوە سەر ژیانی پێشووی خۆیان. محەممەد عزەدین ڕوودا و کامپی میدیات مێردین